ئاماز لەو کۆفرانسا کۆکردنەوەی توێژەرانی عێراقی و توێژەرانی وڵاتانی عەرەبیە بۆ ئەوەی بتوانن لە کێشە و گرفتەکانی بواری پەروەردەیی توێژینەوە بکەن و گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کە بتوانرێت پەروەردەیەکی باشتر و ڕێڕەوێکی باشتر بۆ بواری زانست و پەروەردە لە زانکۆکانی عێراق و هەروەها هەرێمی کوردستان دابنرێت. زیاتر لە 300 توێژینەوەی زانستی لێرە بەشدارن و زیاتر لە 800 توێژەر لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بۆ نمونە لە میسر و جەزائیر و سووریا و لوبنان و سعودیا و هەموو وڵاتانی دیکەی عەرەبی تێدا بەشدارن بۆ ئەوەی بتوانن گفتوگۆ لەسەر چەند بوارێک بکەن لە ڕووی زانست.